ساڵێک بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەردا تێپەڕ دەبێت کە زیاتر لە 150 خاکی کوردستان لەلایەن هێزە عێراقیەکانەوە داگیر کراو. تا ئێستاش هیچ لێکۆڵینەوەیەک لە ئەنجامدەران و کەمتەرخەمانی ئەو ڕووداوە نەکراوە. وەک هەمیشە ژێکێتی و پارتی لە بەردەم بەرداشتی تۆمەتبەخشینەوەی خیانەتدا ماونەتەوە. پاش ڕیفراندۆم و قبوڵ نەکردنی دەستپێشخەری نخبەیەک لە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆ لەلایەن بەغداوە. شەوی 16 ئۆکتۆبەر هێرشی هێزە ئەمنیەکانی عێراق بۆ کۆنتڕۆڵکردنەوەی کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێم دەستی پێکردو. پاش بەرگریەکی کەم هێزەکانی پێشمەرگە کشانەوە. بەو هۆیەشەوە هەزاران دانیشتووی کەرکووک ئاوارە بوون و پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بە وەکالەت و بەرپرسە کوردەکانی یەکە و فەرمانگە ئیدارەکانی شارەکە هەڵهاتن. هێرشی هێزە عێراقیەکان تەنها بە داگیرکردنەوەی کەرکووک نەوەستا و مەخمور و شنگال و سەرجەمی ئەو ناوچانەی کە پێشمەرگە لە دوای شەڕی داعشەوە کۆنتڕۆڵی کردبوو چۆڵکران و سەرجەمیان ڕادەستی هێزە عێراقیەکان کرایەوە. چۆڵکردن و کشانەوەی فەرماندە و بەرپرسە سەربازیەکان یەکێتی و پارتی لە ناوچە کێشە لەسەرەکان لە کاتێکدا بوو کە چەند ڕۆژێک بەر لە هێرشەکە هەڕەشەیان لە هێزە عێراقیەکان دەکرد. تەمە ناکەین بێن ئەوەندەیان پێڵێن بابێت ئەوە ئێمەین لێرە وەرن ئەوسا لە لێرە یەکیە دوو ئیماممان بە یەکداوە وایەن بەسەر بێنین کە بۆ مێژوو بگێر بێتەوە. جارێکی تر بە هیچ شێوەیەوە بە ئاسانی دوژمن گیر نەکاتەوە کە دێتە ئەم شارەی ئێمە. لە ئێستادا و پاش ساڵێک تێپەڕبوون بەسەر ڕووداوی 16 ئۆکتۆبەر یەکێتی و پارتی یەکتر بە خیانەت تۆمەتبار دەکەن و تا ئێستاش لیژنەی لێکۆڵینەوە پێک نەهاتووە و هیچ کەسێک بە تاوانی خیانەت یان کەمتەرخەمی لێپرسینەوەی لێ نەکراوە. ڕووداوی 16 ئۆکتۆبەر سەرڕای ئەوەی ئاوارەی و تاڵانی و داگیرکاری بەسەر کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان هێنا هەرێمی کوردستانیشی ڕوبەڕووی دۆخێکی پڕقەیران کردەوە و مەترسی دروستبوونی دوو ئیدارەیی گەیاندە ترۆپک. بە جۆرێک نیوەڕۆی ڕۆژی 16 ئۆکتۆبەر و پاش 8 کاتژمێر لە ڕووداوەکە پارتی دیموکراتی کوردستان هێزەکانی خۆی لەو لیوە هاوبەشانە کشاندەوە کە وەزارەتی پێشمەرگە دروستی کردبوو. ئەمە بەدەر لە شەڕی ڕاگەیاندنا ڕەسمی و سێبەرەکانی پارتی و یەکێتی کە بە زمانی کاتی شەڕی ناوخۆ دەدوان و مێژووی خیانەتی نیو سەدەی یەکتریان هەڵدایەوە. ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر تەنها لە ڕاگەیاندنەکاندا نەمایەوە و بەرپرسانی باڵای پارتی و یەکێتی بە ڕەسمی و لە ڕاگەیاندراوەکانیاندا تۆمەتی خیانەتیان دەدایە پاڵێک دی و لە بانگشەی هەڵبژاردننیش کاڵای دەستی هەردوو لابوو. بە جۆرێک مەسرور بارزانی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی لە بانگشەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕایگەیاند ئەگەر گروپێکی خیانەتکاری ناویەکێتی نەبووایە هەرگیز کارەساتی 16 ئۆکتۆبەر ڕووی نەئەدا و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری وەک گەورەترین خیانەت لە مێژووی کورددا وەسف کرد. لە بەرامبەریشدا سەعدی ئەحمەد پیرە وتەبێژی ڕەسمی یەکێتی نیشتیمانی وتی ئامۆژگاری مەسرور بارزانی دەکات مێژوو زیاتر بخوێنێتەوە و چاو بە سیوێکی ئابوو ڕووداوەکانی تریشدا بخشێنێتەوە. ڕووداوی 16 ئۆکتۆبەر وەک ڕووداوی سیوێکی ئابوو باقی ڕووداوەکانی تر وەک گرەیەکی مێژووی لە دۆسی هەرێمی کوردستاندا ماونەتەوە و هاوڵاتیان نازانن کەی وەڵامی پرسیارەکانیان وەردەگرنەوە و تاوانبارانی ئەو ڕووداوانە بە سزایی یاسایی دەگەن.